قانزاز و زیانەکەی ئەوەی کە جەنابە دەیبینی لێرەش هەتا تەنانەوە نیە گیراوە بە سەبی کۆنکرێت مەگەرێکی زۆر محتاج بێ لێرەوەی ئەیشیتە دەرەوە بەلەدێ شتەکان دەبات و تووشی کێشە و غەرامە دەکات ئەوەی کە تۆی بینی کاوەتەوە بازارمانیەوە تا هیچم لێ فرۆشتووە ماوەتەوەکو خۆی داواکاریمەوەیە لە سەرۆکی حکوومەت لە قایمخان وەکو کاگاوات بە من بە خزمەتی نەگەی مەڵن پیاوێکی باشە کاگاوات بەڵام ئەوە کە تۆزێک ئەو شارەوانیانە نەسیحەتکە وەڵای ئالم خۆڵاناوێ ساوین تراز و شتەکانە هەمی بردوین نابێ ئیشکەن ئەی کاکە ئەی چی بکەین وەڵا بۆی ئەوە ئەو کوڕا ئەو پیاوازانێ بەخوا تراز و شتەکانیان بردین حەقی وایە کە پێیان بڵێ کە زەرە لە خەڵک نێن بەڵێ لەسەر جادە بین بە هەر سوورەت بەڵام بەخوا لەسەر جادەش دەبوو لێرە تراز و شتەکانیان بردوین عەزیەتمانەیەن ڕۆژانەیەنە سەرمان لەوانە بە نسبەتی ناو بازارەوە کاریگەری لە ساڵ کردووە سەری تقریبا 35 ڕۆژەمان دوکانانەمان داخستووە هیچ شوکارێکیشمان نەبوو بەس کەچی لا کۆڵانەکان و شوێنەکانی سەرەوەی تر هەموو احتیاجی دوکانیان هەیە تا بەیانی و ئێسش هەر لە یازال هەیە ئێسش ڕۆژانە نایڵێمە تا سعات پێنج بەیانی سعات هەشت دێن تا پێنج ئێوارە ئەمانە کار و کاسبی حەیجیان ئێستا فرێسە تا ڕۆژی وایە تا سعات پێنجەکەش هیچ نافرۆشی لەبەر سیارە نایێت و کەس نییە وەڵڵا خۆی ئەوەی کە دایناوە غەڵەتی دایناوە وایە هەشتی بەیانەوە تا 6 ئێوارە بووە هێشتا 6 و نیو چونکە لە 5 ئێوارەوە خەڵگێتە خوارەوە سعاتێک ئەو ئەگەر بگەڕێ بە بازارە بەس ئەمە هیچ دەورێکی نیانی لەو سعاتە چۆن بەم سعاتە وارۆزەکە نامێنێ و لە بەیانەوە تا 9 هەیە 5 هەیە لە 5ەوە تر احتیاجی نایڵن خەڵک بێت لە 5ەوە پیا بەیانی ئەمە خۆ نە لافاو نە بڵێ ڕەشەبای نەهی پێم وایە لە ئاستی دنیا هیچ نەگوڵاتی هیچ هەرێمێک وەکو ئەم هەرێمە خەڵکی ئەم هەرێمە قوربەسەر نەکراوە لە ڕووی بژێوی ژیانەوە لە ڕووی بیمەی کۆمەڵایەتی و هیچ شتێکی بۆ دابین نەکراوە ینی تۆ بێنە خەڵک سجنەکەی سجنێکی محتەرەمانە لە ماڵەوە نێڵی بێتە دەرەوە معنایەکی نییە بێ ئەوەی ژیانی بۆ دابینکەی بێ ئەوەی خۆراکی بۆ دابینکەی تۆ بێتە سەر ئەوەی کۆمەکی بایەکە خەڵک وەریگرێ ئستعدادەتیان نییە ئاردی مانگی دوو خەڵک وەریگرتووە تا ئێستا ئەوە برنج و زەیت و شتەکە هەر مەپرسە هەر کەس نازانێت بەکوێ چوە تۆ ئەم وشکەی نەیەیتێ 3 جۆرە لە بایەکە کە خەڵک وەری ئەگرێ 3 موادە ئەم 3 موادە بۆ دابین نەکردووە هێشتا خەڵکە کردوتە کەرەنتینە ئەەکەی بەبێ موچە بەبێ یعنی پێم وایە ئەمە قەزەی سیاسی کەوتە پشت نازانم ئەمانە خۆیان گاڵتەجارڕنیان گاڵتەجارڕی بە خەڵکەکەن یعنی قەرارە میکرۆبێ مدەی بۆ دانی بڵێ لە سەعات 5 ئێوارەوەیەتە دەرەوە بۆ هەشتی بەیانی هەشتی وا کوا هەیە لەکوێی دنیاە لە کوێی سروشتا هەبووە میکرۆب ڕێگەی لێ بگیرێ بڵێ فلان سەعات خەوتووە فلان سەعات زینووە شتیوا چۆن ئەکرێ تۆ ئەگە قەرارە خەڵک کەرەنتینەکەی بە یەک جا کەرەنتینەیکە بەڵام ژیانی دابینکە بەڵام موچەکەی بۆ بنێرە ماڵەوە دەسەڵات نەبەرپرسن بەرامبەر بە ژیانی خەڵک بەڵام دەسەڵاتی سەرکوتگەرن بەڵێت دەسەڵاتێکن سەدان و هەزاران کەس لە بندەستانە تیرۆر کراوە ئاسڵەن کەیسەکانیتان داخستووە وەرە بڕۆم بێژووتان بخوێنەرەوە لە شاختانەوە بۆ شارانەوە هەر خەریکی ئەم پیشانە بوون ئێوە بزنسەکەن بە ژیان و گوزەران و مەرگی خەڵکەوە.